لەگەڵ هاتنی وەرزی سەرما زۆرێک لە وڵاتیانی قەزای پێنجوێن بێکار دەبن. بەهۆی ئەوەی قەزای پێنجوێن ناوچەیەکی کوشتوکاڵی و هەلیکاری بۆ زۆرێک لە وڵاتیان دابین کردووە. بەڵام لە وەرزی زستاندا بەشێکی زۆری دانیشتوانی ئەوە قەزایە بێکار دەبن. پێنجوێن ناوچەیەکی کوشتوکاڵیە، خەڵکەکەی لە هاوین و بەهارە سەرقاڵی کوشتوکاڵن، ئەویش ئەگەر شەنزی یاوەریان بێت و ڕستەکەیان بە بازار بکرێت و پارە بکات، نەوەکو وەکو ساڵێکی وەکۆم ساڵ تێگڕای هەمویان تووشی زەرێکی گەورە بوون، نەک پاشەکەوتیان نەبووە، بەڵکو قەرزارێکی زۆریش لەسەریان کەڵەکە بووە. ئێستا خاوەن قەرز کردوێت یەسەریان، ژیان و ئیسراحەتی لێ هەڵگرتوون بەم زستانە، هەم قەرزارن هەم ماڵێکی سارد و سڕیان لە سایی سەریم حکومەتی هەرێمەوە بۆ دەست کەوتووە. بەڵێ لە پێنجوێنە ئاستی بژێوی یاخود بڵین کار و کەسابەت بە تەواوەتی کەمەکات، نزیکە بێتەوە لە سفر. هیچ کاسپێک لە پێنجوێنە نامێنێت، هەمووی خۆی هەڵگردووە بۆ مەوسیمی کوشتوکاڵ. ئەگەر کوشتوکاڵەکەی پارە بکات، خەڵکیش زۆرینەی ئەوەی کە بێویشە بەڕاستی ئەچێتە کافتریا و سۆوانە بۆ نمونە دانیشن لەگەڵ برادران ناچن دۆمیناکەن کۆ بنەوە. بەڵێ بەهاوینان ئەوەی کە پایەکەن بەڕاستی ئەبێت دۆ دانیشی ئەو 2 مانگە و 3 مانگە بێویش دانیشی بەڕاستی. ئەوەی کە دوکانارە خەڵکی پێنجوێن ئەوەی دوکانارە باشترە، چونکە لەگەڵ دوکانەکەیە ئەگەر شتێکیش پەیانەکە داهاتێکیشی نەبێت لە دستانە بۆ نمونە دوکانەکەی هەر مەجبورە. هاوڵاتیانی قەزای پێنجوێن ناچار دەبن لە وەرزی هاویندا جگە لە بیرکردنەوە لە سەختی و سەرمای ناوچەکەیان خەم بۆ بژێویش بخۆن لە وەرزە داوان دەڵێن دەبێت لە هاویندا پاشەکەوت بۆ زستانیان بکەن. لە کاتی زستاندا گەنجی پێنجوێن بەعام زۆری بێئیشە، ئەوەی کە دوکانارە وازی باشە، ئەوەی کە سیارەی بێوازی باشە مەرزەکان، بەڵام وەکو گەنج بەعام بێئیشە، زۆرش بێئیشە نەکەم. یعنی هیچێکی وان نییە بیکە، بەخوا هەمووی لە کافتریا و لە چایخانە شتەکانە هەمووی کەوتن گەنجی ئەم شارە تایەتی. من خۆم لە ناو وەرزشکارانم، خۆم تیبم هەیە، سێ دەکەم زۆر جاچینە ساحەکان گەنجی تایە پارەی پێ نییە پارەی ساحەکە بیە، بەخوا خۆمان پارەکەی بۆی. قەزای پێنجوێن 96 کیلۆمەتر لە پارێزەی سلێمانیەوە دوورە و ناوچەیەکی شاخاوی کوێستانە و بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاکەی وەستاڵانە ڕێژەیەکی زۆر بەفری لێ دەبارێت، بە جۆرێک پارسەڵ زیاتر لە 1 مەتر بەفری لێ باریوە. هەرەمەش وای کردووە وەرزی زستان و سەرما بۆ هاوڵاتیانی و قەزایە جیاواز بێت. سوەیب محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.